بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش. ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک سەعید ئەمینمان کردووە کە بەڕێزیان شاعرن قسە و باسەکەین لەسەر نوێترین کۆری شعری بەرازیان کە بەم نزیکانە لە مانگی سێدا لە شاری سلێمانی ئەنجامیەیە. ئەوەشمان بێر نەچێت کە ئەم پرۆگرامە بە سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. کاک سەعید بەخێربێ. سپاس دەکەم. سەلامت بیاخۆ. سپاس بۆ بەڕێستان. بزان مامۆستا ئێوە بارستان وەکو شاعیرێک ناسراون لە شاری کەرکووک و ئەمڕۆژ لە شاری کەرکووکەوە تەشریفتانێ ناوە. سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە. بزانم ماوەی چەند ساڵە ئەنووسیت، چۆن بۆ ئەو بڕیارە لای تۆ دەرچوو کە مەسەڵەن دەست بکەی بە نووسینی شعری؟ پێشەکی سڵاوی خۆی گەورە لە بینەران و بیسەرانی کەناڵ ڕادیۆی سلێمانی دەکەم و زۆر سوپاس و دەستخۆشی لایەوەی بەڕێز دەکەم بۆ ڕێکخستنیان بەرنامەیە و سپاس بە ئامادەبوونی بارستان. بزانم ماوەی چەند ساڵە ئەنووسیت، چۆن بوو بڕیارتدا کە بنووسیت؟ وەڵڵاهی من وەکو پێشتر هەر باوخوای گەورە لێ خۆش بێ هەر شعری و شتی نووسیەوە و شعری وتووە براکەم کتێب شعرێکی من لێوڵێن لە دووس شعر و شتەرە نووسی و کتێبشی چاپ کردووە. ئەو بەهرەیەمانە هەر هەیە. من یەکەم شعر تقریبەن ئەوەی کە نووسیم دوای کوشتنی مامۆستا ڕەمەزان بوو لە کەرکووک، خوای گەورە بە شەهیدی قبوڵ کە ئیتر یەکەم شعر لەوە دەستم پێ تقریبەن بیدایەتی 2013 دەستم بە شعر نووسین و شعر کردووە. ینی سەرەتاکانی 2013 پێشتریش بابەتێکن نەنووسیەوە مەسەڵەن تۆڵێ بەسەنە بەڵام خۆم شعرم ناوت بڵێن هەر ئەموت کەلیمە و شتیانی شعرم بۆ هات بڵێن، بەڵام وەکو ئەوەی شعرێک بێ بڵێن بنووسێ و بمێنێتەوە نا، بەڵام وەکو شعرم هەر باش. زەم کێ یارمەتی دەرت بوو لەوەی کە بگەیتە ئەم ئاستا مەسەڵەن خێزانەکە هاوڕەکانت چۆن دەستجێیانە کردی؟ وەکو خێزانۆمانێک خێزانەکان کەسیان ئەو بینە نەبوون بڵێن لۆکو شعر، بەڵام خۆم کە شعر و شتم نووسی بیدایەت هەرتر شعری ئازاد و بڵێن ئەم شتانە دوایی بۆ فێربوونیان بەحر و لەسەر بەحر و عروزۆم بینارە بنووسم. مامۆستا ساحیل دووس یارمەتیدا مامۆستا دیارنووسیم لە چەمچەماڵ، ینی بۆ فێربوونی بەڕگە و ئەو شتانە مەسەڵەن بڕکەی بچووکەی تر ئەوانی کە لەسەر کێشی عروزوین دەنووسریاشێ ئەوان زیاتر یارمەتێکی تریان وەکو پرسیارم ئەمانە چۆنیتە زیاترە و ئەوان یارمەتیاندا بوو. باش. بزانم لەسەر چ بابەتێک زیاتر ئەنووسیت؟ ئەو بابەتانە چین زیاتر مەسەڵەن خۆتی پێ و سەرقاڵەکەی زیاتر حەزەکەی لەبارەیانەوە بنووسیت؟ وەڵڵاهی بابەتەکان تاکو ماوەیەک پێویستە هەمووی بیانی لەسەر شیعری ئەوینداری بێت، ئاینی نیشتیمان پەروەری بڵێن دژی نادادی و گەندەڵی هەوڵدان بۆ چاکساز، ینی هەموو شتێک نووسێ، بەڵام ئیتر ماوەیەکە زۆر بەکەمی دەنووسم و ئیساوە دوایش یعنی زیاتر هەر هەوڵە دەم بەس زیاتر لایەنی نیشتیمانی و هەوڵدانی چاکسازی و یەک ڕیزی کورد ینی شعر زیاتر هەوڵە دەم بەس تەرخانێکم بەو بابەتان. واتە بەپی کاتەکان تۆ نووسی لە ئێستادا مەسەڵەن وا بە باشە زانی زیاتر لەسەر ئەو بابەتانە بنووسیت؟ باش. بزانم بەرهەمێکمان پێشکەش بکە بزانین شیعرەیانەکەی تر ناوی چی ئەمە کەی نووسیوتە؟ ئەم شیعرەیانە 18 ڕۆژی هەڵبژاردننی پارێزگاکان بڵێن لە عێراق. باشە. ئەو ڕۆژە بڵێن تر شعریش معلومە لای ئەوەی کەس شعر ئەنووسیە ئەوەیشی کە یعنی شعر ئیلهامە بڵێن ئیلهامێکە کە شعرەکەت بۆ دێ. باشە. ئیترمیش ئەو گەرموگۆڕی خەڵک مەبینی ینی دوای ئەو هەموو نەهامەتی و قەیران و من بە حکمیەوەی لە کەرکووکدا ئەنشم و بڵێن دەنگدانم لە خورماتووە، ینی دوای ئەوەنە جێهێشتنی خەڵک لە 2007 دوای هەموو کارە ساتە ینی خەڵکم بینی بەو شێوەیە، یعنی زۆر دڵخۆش بووم بەو خەڵکەی چۆن بۆ جۆش و غوڕەشەوە بۆ سندوقەکانی دەنگدان دەڕۆن. منیش لە شعرەکە دەڵێم یەکەم جارە لە ژیانما دڵم تەژیبێ لە شادی، دەڵێ نەمدی وەقەت لەم کوردە نادادی، دەڵێ دەنگێک بانگم دەکا بۆ سربەخۆی و ئازادی، ئای گەشببینم کە دەبینم نەخۆش بەپاڵ پیر بە گۆپاڵ، کوڕ قاتی شاڵ کیش پەرچەمەکەی پۆشیە، سیمای پڕی لە پێکەنین و خۆشیە،
بەڕێکەوتون بەرەو بنکەکانی دەنگدان بەتاڵ بووە وشەی قەیران بە خاک و ئاڵای کوردستان بە نیشتیمان گەلێ هەستی نیشتیمانی هێندە زاڵا سربەخۆیی بۆ لەلا دوور و مەحاڵە بەتین ئاڵا بەرە حەمرین کەرکووک و خورمات و ماڵە لەوێدا هەڵدە پەرچەمت هاوار بکە پڕ بەدەمت لە کەللەی سەر بڵێ شۆڤێنی داگیر کرد ئەگەر مێژوو بدڕێنن بیسووتێنن بیشێوێنن ڕوخسار نەخشا نەک هەر خۆمان نەوەکانمان دەیناسنەوە حەمرین لەگەڵ چیاکانی دەستە خوشکی هەمان نەقشە پێیان بڵێ گوێی دڵ شلکەن باڵندەکان لەم دەڤەرە بە زمانی کوردی دەدوێن پێیان بڵێ بە چاوی دڵ تەماشاکەن ڕووەکەکان لەم خاکەدا بە بەرگی کوردی وەدەڕوێن ورەت بەرز بێ خۆڕاگر بە بۆیان بڵێ سەی ئاگر بە قاچەکانت وەک مێخسکەی لە خاکچەقی و ناکرێت لە مافت حاشاکەن ناکرێت لە مافت حاشاکەن دەمیان بکە تەڵەی تەقی و سەدای دەنگت بەرز و گڕ بێ تۆقێنەر و زمان بڕ بێ ئەو جا بڵێ نزیکە زۆریش نزیکە حەمرین شوناسی سنوور بێ تاجی سەری سەوز و سپی و زەرد و سوور بێ لە ناوڕاست و خوار و عێراق بێن بۆ بەهەشتی نیشتیمان پرسیار بکەن منداڵەکان بڵێن بابە وێن و سەڵنا بڵێت ئەحبابی ئەولادی دەخەلنا ئەرض کوردستان عەرەبیش تێکەڵ کردبوو ها ئاخر عەرەبیەکەی ئەم شعرێم نەوەکو وتم پێێتە و ئاڵا لەو نزیکە زۆریش نزیکە لەو ئاڵا نووسیومە ئیترەوە لە مۆبایلەکەیشمە هەیە هەر بە کرداریش جێبەجێم کردو دوای چەند ڕۆژێک تقریباً 8 ڕۆژێکە 29 مانگ تقریباً ئاوە 12 هەر ڕۆیشتم بۆ لە ڕێی بەغاداوە ڕۆیشتم و گەڕامەوە لە لای نزیکی حەمرین بڵێ نزیکی ڕەبایەکانی کە حکوومەتی عێراقی لەسەرە بڵێن ئەیوانی لەسەرە بەڵامی تر تۆزی ئەوانەی لەگەڵ مابوون وەزعەکان تێکدانەوە تەمابووم زیاتر شعرەکە هەر لێوا بڵێم بەڵامی تر کە ڕۆیشتین و تنجارێ بە نزیک ڕەبایەکەی نەوکا بێن بڵێ چیەکەن لێرە تر نزیک کەس ناوەستێەوە شوێنە شوێنی وەستان نییە تر کە سیارەکەمان وەستانی تر پێشەوە دانیشتین چایەکمان دروست کردوینماگە بەڵام یەکێک لەوانەی کە لەگەڵ مابوو دەچ لە تەلەفۆنکردنیە تەلەفۆنکردن و تۆش نزیک بە لە بە عسکەری وشتۆ گومانێکەوێ و کە لیانیش دیار بوو یعنی لەبان بڵین وەکو ساترەگۆ ڕووی لەم لا بوو منیش کە پێم وت ئێرە شوێنی تەلەفۆن نییە وتمادانێکی ئازام سەیرەکە هەر بم شێوە کردێ مۆبایلەکەیە ڕووی کرد لە ئینەکە ئاب نزیکی هاتوانی ئیتر تەواو ڕاستی تر خۆیانی زۆر ترسانوانی لەگەڵ بوون بەڵامی تروتم بەخوا تازە ئەگەر تەقیانیش لێم کردوهار بڕێوێنە و ئینەگرمی تر بە ئەوش کەمێ بە ترسۆ گردوێتی بڵێن ئەبوایە جادەکە و مەسەڵەن بیبردایەتەوە بەلای ڕەبایەکەش بەڵامی تر دیارە حەمرینە بڵێن تر تەسویر و بڵێن وێنەمان کردووە لێ دەستە خۆش بێ بزانم لەو شعرەیە باسی ناوێکت هێنا ئەوە نازناوی شعری بەڕێستانە بەتین بەڵێ بەڵێ چۆنە نازناوی شعری بۆ خۆتت داناوە وەڵامی ڕاستی بێتر شاعیرەکان زۆربەی نازناوی شعریان هەر هەیە باشە تر منی جارێکی تقریبا چەند ساڵە پێشە بووی تر کە شعرێکم نووسی کاک نەبەس کەمال خەڵکی دەور کۆیە ئیتروتی لە شعرەکەی کاک سعید کاتەوە هاتوو یانی تۆ بوویتە شاعرێکی تەواو نازنایەک بۆ خۆت دانەی هەڵبژێری تر بیشکەم بەتینەم دانا ئیتر بەتین ینی بەهێز ئیتر ئەتوانم بڵێم زیادەڕێوینی ینی لە هەموو بوارێکە حەقی ناوەکەی خۆم داوە باشە مەرجە ینی نازناوی شعری بۆ شاعیر شتێکی مەرجە بەسەر شاعیرە شەرت نییە بڵێن مەرج بێ بەڵام ئیتر دانرێ و سیرەکەی وەلەو ناوەکەی خۆمی شەر سعید خۆش دێ لەگەڵای بەڵام سیرەکەی ئەوە خۆشتر دێ لە شعرە کە ناوی دێنی کە خاصن لە شعری کلاسیکۆمانە زۆر جار کۆتا دێڕی سیرەکەی شاعیر ناوی خۆی دێنێ یعنی تۆش لەسەر ئەو بابەتە هینێت کردو
بابەسێکی ئەم کۆڕی شعریە بکەین کە تەوەری پرۆگرامەکەشمان لەسەرداناوە بەس پێش ئەوە بزانم هیچ کۆڕێکی شعری ترت کردووە یاخۆت ئەم کۆڕە شعری کە بەتەمایت لە یەکی سێ لە شاری سلێمانی بەڕێوەی بەریت ئەوە یەکەم کارتە ئەوکو کۆڕی شعری. بەڵێ کۆڕم کردو بەڵام کۆڕەکە چی بووە لە کەرکوو کاکە باڵدارە هەیە ئەو چەند شاعیرێک بڵێن ڕۆیشتین کۆڕێکی بۆمانین کرد لە کەرکووک و جارێکیانش لێریش لە قین و سەران کاک محەممەد نادەم بەڕێوەبەری سەرۆکی و لەقە بوو کۆڕێکی بۆ من و کاک ئومێد و کاک ئامانج و کاک باسط بەختەوە چوار کەس بڵێن کۆڕێکی بۆمان کەداتین لە سلێمانی ئەو کۆڕمانە کرد. باشە بزانم گەرم و گوڕی خەڵک چۆنە بینی لەو دوو کۆڕێکە کردبووتان مەسەلەن تا چەند ڕازی بووی لەوەی مەسەلەن خەڵک هاتبوو. وەڵڵاهی من ئەگەر سەیری کۆڕ بکەم کاتێک کۆڕی شیعری دانرێ باشە ئەگەر سەیری خەڵک بکەم کە بۆ شیعر چۆنە یعنی لەوانەیە خەڵکێک بڵێ تێک چۆیسە کۆڕێکەکە خەڵ بە بەلاش نایە کۆڕێکەکە و کۆڕەکەی بلیتە و بەپارەیە. باشە ینی تۆ سیرەکەی من لە چیانی شیعر ئەلەم ماوەدا ئەگەر پێشتری سە بڕۆیتە ناو ئەکەونت و شتانم ئەبینی شعر دوای شعرم بووە بەڵام ئێستا دوو مانگ زیاترە جگە لەم شیعرە ینی شعر زۆر بەکەمی ئەڵێم یعنی دە ئیلهامم بۆ تێجاڕای نوۆی واز لێ دێنم ئیلامی کەگەر بکەمە شعریان نیکەم چونکە ئەبینم شیعر ئەوە نییە تۆ چەند شیعرێک بکەیت و بکەیتە نامیلکەی و کتێبێت چاپی کەیت و لە کۆڕێکا 200 کەسێک بانگ بکەیت 100 کەسێکی بێت بۆ ئەوێ و 100 نامیلکە تەوزیعەکەی لەوێ لە بەسەر خەڵکەکەدا و دوای سایش بمێنێتەوە هەمووی هەرگەی شتێکی وەکو یانەی کاندیدا کاگەڵ پێ شەش ئەگەرێکێکت بینی بی دەرێ یعنی شعر ئەوەنە بەڕاستی من بۆچی یعنی هیچ لە بەرنامەیە ینی لە بەرنامە نییە بیکەمە کتێب یعنی بیخەمە سەر نووسی و یاهینیکەم ینی لە بەرنامە نییە شعری خۆمەسەر کتێب. باش دوای باسی ئەوواکەین کە بۆچی باوەڕ بۆ نیێو لە بەرنامەتانێ بەس پێم خۆشە بزان باسێکی ئەم کۆڕەتمان بۆ بکەی لەژێر ناونیشانی چییە لە شاری سلێمانی لەکوێ بە ئەنجامی ئەگەیەنیت هەرخۆتیت یاخۆت لەگەڵ هاوکارێکت بۆ نمونەی کۆڕەکانی پێشوت لەگەڵ چەند شاعیرێکی ترا مەسەلەن کروتە ئەم کۆڕیان بە هاوبەشی یاخۆت هەرخۆتی. ئەم کۆڕە بەس خۆمم باشە کاک محەممەد مۆسا محەممەد نادەم شاعیر و نووسەر کۆڕەکە بەڕێوە بەڵام وەکو شاعیر هەر خۆم. باشە لە شاری سلێمانی لە یەکی سێ بەڵێ کاتەکەی کەیە لەکوێ بەزەڵێت شوێنەکەی ینی مەوقعەکەی دوونیوم دانا بەڵام بۆ کاتە سەیری کاتەکەم ینی گەر مەغریب چووە درەنگتر احتمالش مەرج نییە مەسەن کەوتمە دوونی و لەوانێت سێ دەستی پێ بکەم باشە بۆی خەڵک بگاپی ینی خەڵکەکە لە شوێنێکی ترەوە بێت بۆ کۆڕە. باشە پێش بەرنامە باسی ئەومان کردوتت من بە بلیت ئەم کۆڕم بە بلیتە و ئەو کەسانی کە بەشدارە بن و ئامادە ئەبن بڕێک پارە ئێنە شتێکی تازە نییە بۆ ئەو کەسانی کە شاعرن و بەرەستان ئەوەی من کردومە هەمووی ئەتوانم بڵێم تازەیە ینی تازەیەکەی نەک لەوانەیە هەندێکی بۆ کوردستان تازە بێ لەوانەیە شتی تیابی هەر بۆ جیهانی شعر لەوەتی شعر دروست بووە ینی بۆ نمونە من ئەو ئاڵای کە باسم کرد لە بانگەشەکەیشیا بڵێ نووسی و مەیسە لە چاوی سەرا لەوێ هەیە. باشە بە دەوەرەقاوەی بەشداری گانی بە $1000 بەشداریەکە ئەم جارەتوانێ زیادکردن کا بۆ ئاڵایتر بزانەگاتە چی ینی زەمە شتێکی زۆر تازەیە و هیچ کەسێکیشانی بیوەری ناکە لە وڵاتێکی وەکو لەوانی ئەمە لە دەوڵەتە ئەوروپیەکان زۆر ئاسانی شتێکی سیرەکەی نرخێکی وای نییە بەڵام کەخرێتە زیادکردنەوە ئەگاتە $100,000 ملیۆن بەڵام لای خۆمان ئەو واتە تۆ ئەنی لە بەرنامەتە لە کۆڕە شعرەکەتە ئەم ئەڵی کوردستانی کە هێناوتە زیادکردنێکی بۆ بکەیت ئەم باڵا ئەم ئاڵا بڵێن لەو کۆڕەدایتر لە شوێنێک دائەنرێت. باشە ئیتر ئەو خەڵکە مەسەلەن بۆی هەیە وێنەی مەسەنی وێنەی لەگەڵ بگریانی لە شوێنێکدا زەم جیاوازی ئەم ئاڵی کوردستانی بە تۆیە چیەوە مەسەلەن دایەنی بۆ ئەو زیادکردنە مەسەلەن ئاڵی کوردستان مەسەلەن بۆ فرۆشتنە لەوەیە ئەنی ئاڵی کوردستان تۆ شتێک هەیە مەسەلەن تۆ
هەر تابلۆیەک باشە کە ڕۆی تابلۆیەک لەوانی بە چەند پارێکی کەم بیکڕی باشە بەڵام کاتێک وێنەیەکی لەسەر دروست کرا وێنەکە تعبیری لە سەر جوان خۆخەت یعنی گاتە وەکوتم لە وڵاتانە گاتە جارە سەدان هزار دۆلار کە خۆ پێشتر ئەوەی کە لەسەری دروست کراوە لەوانەیە بای چەند دۆلارێ بێت باشە ئەو بەڵام ئەمە ئێمە جیاوازێتری ینی ئەوە نییە بڵێ شتەکە گەورەکەمەوە ئاڵا شتێکی ترە وەکو ئەو دارە نییە مەسەی وێنەیەکی لەسەر دروست کراوە ئاڵا پێش ئەوەیش هەر ڕێزی خۆی هەیە ئەیستا بۆ نمونە تۆ کاتێک ئێران بەردومانەکە تورکیا کاتێک دەوڵەتێک ئیسرائیل مەسەن لە غەزینەکە خەڵک ئەڕوا یعنی داخی دڵخۆی تو ئەو هەموو خەڵکە کوژراوە ئاڵاکەی ئەسووتێن ینی ئاڵا بۆ دەوڵەت یعنی شتێکی ناتوانم من وەکو ئاین ڕێگە نادان ناتوانانی هەموو شتێ پیرۆزکەی بڵێ پیرۆزە یان شتێ بەڵام ئاڵا بۆ دەوڵەت و بۆ وڵات بۆ هەموو شتێک ئاڵا لە سەروی هەموو شتێکەوەیە ینی ئاڵای کوردستان ینی دوای ئاڵای کوردستانەوە ماش لەبیر نەچێت زۆر جیاوازە لەگەڵ ئاڵای دەوڵەتێکی ترە چونکە ئاڵای ئەمە این کوردستانێک کراوەتە چوار بەشەوە جگەلەوە لە شوێنەکان تریش کورد هەیە نەکێمە باو باپیرماش بەبیری هەر لە ژێر زوڵم و ستەم و هینا لە پێناوی ئاڵا ینی ئاڵاکەی ئەمە یعنی خۆشەویستیە تری هەیە لە چاو ئاڵای وڵاتێک وەکو لە وڵاتی ترا سێرگە هاتۆتە سەر حازر چەند ساڵێکە وڵات بوو ئاڵای خۆی بۆ بەڵام ئاڵای ئێمە زۆر جیاواز ینی جیاوازێکی تری ئەو جیاوازیەشی هەیە ئیتر ئەمە ئاڵای چیتیان نووسیوە ئاڵاکەت ئەم ئاڵا کاکسایت وڵاتنام بیکەینەوەدا حەزەکەی بیکەرەوە ئاوە بەدەستی خۆتە بزانین چیتیان نووسیوە شعری خۆتە؟ بەڵێ هەر ئاوە باشە زۆر باشە شعرەکەیە کە ئێستا خوێنتەوە بەڵێ کۆتایەکەی لەوەی کە ئەڵێ نزیکە زۆریش نزیکە جا ئەگەر ئەم شیعرە ئێمە خۆی شعر وێنەی شیعری هەیە لە شعرە بەڵێن وێنەی شیعری هەیە ئەڵێ ئەم شیعرەی یعنی لە شعر ئێستا تۆ کە باسی شتێکەکەی ئەو کەسێک کە لە شیعر تێگەی کە بۆی خوێنەوەکەوە تا وێنەکە دێتە بەرچاوی جا ئەم شیعرەی منە ئەگەر مەسەلەن لەو وێنەکە یعنی هینێکیش نیم بڵێن وێنە دروستکە ئەم شیعرەی ئەم ئاڵا ئەگەر تۆ بێیت و بیکەیتە وێنەیەک ینی کە کردە وێنەیەک وێنەکەمی زۆر جوانی ینی ئەتوانی ئاوا ئەوە بڵین چیای حەمرینە باشە ئەمی جادەکەیە ئەمەیشە ئەو کاتەیە مەسە کە منەڵێمی تەربێتە سنووری کوردستان ئەلەیرە لە زمانی کوردی تەمان تۆ هەر زمانەکەی خۆت پێشەخەی وەکو ئەوەیە لە ئەو ئاڵا بڵین دەوڵەتی کوردستان بە خێرهاتنتان دەکا دەولەت الکوردستان تڕەحی بکوم بە عەرەبی مەسەن تۆ ئەو خەڵکی کە لەوێدی هەر دوو زمانەیە خۆی کووردە بڵێ خۆت کوردی کە ئاڵای وڵاتی خۆتە و عەرەبەکەی دەنووسی یعنی شتی لەوە زیاتر شەڵگرێمە هەر لە کەمی ئەلەوێشە ئەو وێنەی سیارەمە وەک ئەوەیە کە ئەوە تا هاتووەتە مەسەن ئەستا تۆ ئێستا شعرەکە دوێ ناکردووە وێ ناکردووە کە ئەو سیارە مەسەن گەیشتوەوە مناڵەکە پرسیارەکە با بەیونت تۆ هەر خۆت کاچی بۆ سەفرێک مناڵەکە دایمن پرسیاری گەشتی نەکوێت ئەوش ئەڵێ ئەحبابی ئەولادی دەخەلنە ئەرض الکوردستان جا ئەمە ماناکەی زۆر لەوە گەورەترە زۆر ڕاستە عینەکەت ینی شتەکە دڕونە ئازانی جگە لەوەیش لە وێنەکەدا لەناو ئاڵاکان من هەموو ڕەنگیەکەم بەکارهێناوە یعنی وەکو یەکگرتنی کوردیانی هەموو ڕەنگەکان زۆر باشە دووش کە لە هینەکەی شەئەڵێم تاجی سەری سەوز و سپی و زەرد و سوور بێ بۆچی هاتووە مەسەن سەوز و سپیم خستۆتە نێوان سەوز و سپی و زەرد و سوور بێ سپی دایمەن هێمای ئاشتیە یعنی ئێمەش خۆمان گاڵاتی ئەم دوو حیزبە سەرەکی ینی کێشەمان ئەم دوو حیزبەیە گەر یعنی گونجاوبوونی تر حیزبەکان تر نەگونجاو بنیت ئەو تەئسیریان نابێ یعنی بۆی سپیم خستۆتە پەیامەکەت ڕوونە ئەزان من زۆر حەز ناکەم لە پرۆگرامەکە زیاتر بچینە ناو شتی سیاسەتەوە پێم خۆشە بزانم باسی ئەوە تر کە شعر ئیلهامە بزانم هیچ کات خۆت بۆ شعر ئامادە کردو مەسەڵەن ئامادەکاریەکت کردو بۆ ئەوی هۆنراوەیەکی بنووسیت یاخود وەکو ئەوی باست کرد شعر ئیلهامە تۆ شتێکت بۆیە لە پڕاو مەسەڵەن ئەکی بنووسین لای تۆ کامەیان زیاتر ئەڕوات واللهی شعر طبعا ئیلهامە یەکەم جاران ئیلهامێکە بۆ دێ بەڵام دوای ئیش لە سەریەکەی ئیش لەسەر وشەکانەکە یعنی تۆ دێ ئێستا شعر هەمووی بە یەک جار نایە بەڵام دوای دێی بە جوانی
داڕشتێکی جوان دایە ڕێژی یانی تر وشەکان لە جێی خۆیان بەڵام یەکەم جار ئیلهامە یان یەکەم جار ئیلهامێکە کە دێبوو ئەو بابەتە ئەو شعرە دوای ئیشی لەسەرەکەی. زۆر باشە پێم خۆشە شتێکی ترمان پێشکەشکەی گەر ئامادە بێت ئەمەیان باسی چیەکان ناوەڕۆکەکەی باز لە چیەکە وەڵاهی ئەمەیان ئیتر باسی ژیانی هەموو کوردەکە باشە باسی ینی چۆن بڵێ هەموو کوردی تر جگە لە لەوانەیە جگە خەڵکێکی کەم یعنی باس لە قەیرانوی ئەم وڵاتەکە جگە لە خەڵکێکی کەم ئەم شیعریانە 15/5/2020 کاتی کۆرۆناکە ئیتر کە دەڕۆیشتین بۆ ئیش من ئەو کاتە ئیشی کاشیمە کرد تر ئەوەی کەرکووکی بینیمێت هەر لە چەند جسرێکە بڵێن جسری 3 و 4 ئیتر لە جسرەکان مەفرەزە دانیشت نەیانێڵە ئاتیان گەڕاندەوە بۆ ئیشتر بە زۆر ئەڕۆیشتین بۆ ئیش کە ئاگەڕاینەوە نزیکی جەژن بوو یعنی نزیکی جەژنەوە بۆ ئیترەوەگە تاریخەکەی بۆیشی 15/5 زۆر نزیکە لە جەژنەوە ئیتر منیش نەکرێ خانمدا بوو نێشتا جلوبەرگی مناڵەکان میچ ماشەڵڵا زۆرن ئیتر هیچ شتێکم نەکرده بوو هەر لە خۆزاری بەشدای بە خەریکی ئەم تۆڕە کۆمەڵایەتێکە ئیتر کۆن بووە تازە بەرپرسێک ناوەشان لەبیر میشتنەماوە وتی کێشەی ئێمەی کورد تەنها ئەوەیە دەوڵەتێکمان نییە کێشەی ئێمەی کورتەینا ئەوەیە دەوڵەتمانیانە کێشەی بودجە و موچە و پارە و شتانەمانە نییە ئیتر منیش تەبعاً خۆم و ئەو خەڵکیشە بەڵام جیاوازی شاعیر لەگەڵ چین و توێژەکان ترا زۆر زۆرە مەسەن بۆ نمونە چین و توێژەکانی تر کە کاتێک شتێک بوو لەو بابەتە دەرناچن یعنی چۆن بڵێ هەر ئەو شتەیە خەمیان ئەو شتەیە کە خۆیان ئەیانەوێ باشە یعنی مەسەن ئێستا موچە خۆرێکە کە شاعیر نەبێ هەر کێشەی موچەکەیە هەر تەنیا خەمی یعنی کە باسی کرد ئەگەر بە نووسینی ئەگەر بە داخ دڵی خۆ بەس باسەوە کە یعنی زیاد ناڕە بەڵام شاعیر زۆر بیر و مێشکێ فراوانتری هەیە لەوەی زیاتر تەنها بەس باسی ژیانی خۆی بکا و پێداوەستی خۆی بکا باش منیش کە ئەو باسی دەوڵەتەوە پشتەکەرە منیش لە شێرەگاڵێم دەوڵەتی چی عادلێ شوانم نەبێ دەوڵەتی چی تااقەتی مانم نەبێ دەوڵەتی چی دەفتەری بێ موچەتان ڕۆژ هەبێ و دوو خەرجی گیرفانم نەبێ دەوڵەتی چی دۆنمی بێ باخچەتان نیشتەجێبوون عەرزنە سەربانم نەبێ دەوڵەتی چی مردم و خاوەن قەڵەم بێ مەلاتان ڕێزی ملپانم نەبێ دەوڵەتی چی بەردەوام سووکم بکەن هەوڵی کەستان سووکی سەرشانم نەبێ دەوڵەتی چی هەرچی بێ لوشی دەکەن هەر دەڵێنیش لاڵ ببن زوانم نەبێ دەوڵەتی چی گەر بڵێم کوا مافەکەم پیاوەکانتان بمکوژن قانم نەبێ دەوڵەتی چی تاکو زۆر ماندوو نەبم بەرگی جوان و بۆ گەدەم دانم نەبێ دەوڵەتی چی بۆ نینەوتم گرت بێ هەڵ بلەرزم نەوتی زستانم نەبێ دەوڵەتی چی خوانی تۆ ڕازاوە بێ من بە مانگیش سفرەیەک جوانم نەبێ دەوڵەتی چی گەشتی تۆ یەکمانگی بێ من بە ساڵیش گەشت و سەیرانم نەبێ دەوڵەتی چی ئاشکرا بێ شیوەنم هەر وەکو کەڕ گوێت لە گریانم نەبێ دەوڵەتی چی من لە داهاتی وڵات مشتە دەستێ جێزی خەرمانم نەبێ دەوڵەتی چی ماف مرۆڤ دێتە گوێ دەوڵەتی چی ماف مرۆڤم دێتە گوێ بێتە ڕاستیش مافی ئینسانم نەبێ دەوڵەتی چی دژ براکەم شێر ببم دژ نەیاری زاتی زۆرانم نەبێ دەوڵەتی چی وا دەڕۆخێنی ورم دژ نەیاران جەنگی مەیدانم نەبێ دەوڵەتی چی خاڵی یاسای دژبەدین جێبەجێکەی مافی لادانم نەبێ دەوڵەتی چی گەربەغا بوو جەم نەدا دا بمێنم چونکە ژێرخانم نەبێ دەوڵەتی چی کورد لەکوێ بێ دەیکوژێ قەت ئیدانەی دژ بە دۆغانم نەبێ دەوڵەتی چی هەر تەنافکا بۆ منم دوو شەیڕەق دژ بە ئێرانم نەبێ بەر لە دەوڵەت دۆخی هەمووان باش بکەن گشت بسازێن ترسی ڕۆخانم نەبێ باش مەبەستت لەوەیە دەوڵەتی چی واتە ئەمە تانەیەکە بۆ دەوڵەتی کوردی نازان من لەگەڵ چونکە ئەگەر هەرچیەک بێ وسانی کەوتت ڕاستن بەڵام لە سەروی هەموویەوە ئەگەر ئێمە خاوەنی دەوڵەتی خۆمان بین دڵنیام کە ئەو شتانە نابێت وایە ئەوە ئەو شتانە نابێت بەڵام با یەک شتێکت باشە
و هیچ شتێکیش بەبێ ئەوەی کە باست کرد پێشەوەوتت هەنێک کە زیانە سەر حازری بۆ نمونە ئاڵایەکیان هەیە بەڵام هیچ شتێکیش بێمان دووبوون نابێ و بێ فیداکاری نابێ و شعر دائما شاعیر هەرچی بڵێ لە کۆتا دیێڕا شتێکەڵێ باشە یعنی بەر لەوەی کێشەکان هەیە خۆ منیش حەز بە دەوڵەتەکەم بەڵێم بەر لە دەوڵەت دۆخی هەمووان باش بکەن کە تۆ دۆخی هەمووان بۆ من دۆخی هەمووان باش بکەن خستومەتە پێش یەکڕیزی چونکە تۆ بتەوێت نەتوێتری ئەمەیتر ئیدارەی حکوومەتە زانی لا هێز ئیدارەی حکوومەت هێرێن لای کێکی خۆی مە ناتوانین بکەینە سەرنەوەی نوێ و یەکگرت و کۆمەڵی تر ئەمە زانین تۆ کە دۆخی خەڵکت باش کرد وەکو باشە خەڵکەکە دۆخەکەی باش بوو ئەو کاتە ئەوانیشی ئۆپۆزیسیۆنە ناتوانین یعنی شتێک بکەن یعنی چۆن بڵێ هیچ شتێک بەدەستیانەوە نامێنێتە تۆ کاتە سازان دروستەوێ ینی باش پێشەوە پێم وتیوتم بعد زۆر نەچینە ناو سیاست چونکەم بەرنامەکەم سیاسی نییە ئەڵێم کە بووینە دەوڵەت با ترسیەوەیسا تۆگەر یەک ڕیزی نەبێت دواسا بووی بە دەوڵەتی داینە تۆ هە ترسیەوەت هەیە بڕۆ بەتەکیت کاک سەید دوپرسیارم باسی ئەوەت کرد کە زۆر حەزت مەسەلەن لە بەرهەمی چاپکراونی و بەرهەمەکانت چاپ ناکەی بزانم بۆچی هۆکار چییە؟ یەک بەرهەمی چاپکرا و دویش هەر ماوەیە کە بڵێن وەکوتم لە فەیسبووکیشت نامسم چونکە من بیرم کردەوە شعیر هەر هین ئەوە نییە بیکەیتە کتێبێک و دابەشێکی دەبان چەند کەسێکا و ئەگەر بیخوێنێ و نەیخوێنێ لە ماڵەداینا یان شعیر هین ئەوە نییە تۆ بەس لە فەیسبووکێکە بڵاوی بکەیتەوە 100 کەس دەستخۆشیت لێ بکە و لایکت بۆ بنێرێ 10 کەسی نەیخوێن دەبێتەوە شعر ئەبێ بگاتە شوێن خۆی ئیسا ئەم کۆڕەی منە بانگێشتی ئەومان بارێگر نەچێ لە کەرکووکەوەیتر بە مسلمۆڵ بەندەکانەوەی سێمڕۆ بۆ پارێزگاری سلێمانی هێناومە بڵێن تر سبەی نەشتێرە ئەبم بۆ سەرۆکی یەکێتیە سەرۆیتر هەموو سەرۆکی حیزبەکان و سەرۆکی حکوومەتیش تر ئەوەی پەیوەندی بە شتێکی بەدەست بێ لە وڵاتە هەمووی بانگێشت کراوە ینی هەمووی بانگێشت کرۆ بە شخصی نەک بە بڵێم وەکو پۆست نا وەکو پارێزگا مەسەڵ بۆ نمونەی من ناچم بڵێم پارێزگای سلێمانی ئەڵێم دکتۆر هەواڵیانی بۆی نووسوی هەر بە شخصی ینی چۆن بڵێ بە تایبەت بانگێشتم کردو ینی بۆ ئەوەی بەیانی تۆ ئەگەر پارێزگان بن لەوانەیە چەند کەسێکی تر بنێرێ لە جاتی خۆی ئەڵێ تۆ کەیە بەڵام چۆن بڵێ فەرزم کردووە لە سەریان ینی فەرزم کردووە لە سەریانی تر باش زۆر باش شێوەیە سەرکەوتنە بۆ خوازم ئینشاڵڵا کۆڕەکەشت بەدڵی خۆتە بێ بەوە بێکە ئامادەکاری بۆ کردو سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز کاک سەعید ئەمین کە بەڕێزیان شاعیر بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر نوێترین کۆڕی شعری بەڕێزیان کە بەم نزیکانە لە شاری سلێمانی لە مانگی سێ بە ئەنجامیەکەێنێت ئەوشمان بەر نەچێت کە ئەم بەرنامەیە بە سپۆنسەری سەرەکی هەویردەدانی فلۆرەداین پێشکەشکرا تا بەرنامەیەکی ترە شار بن خواتان لەگەڵ بێت.